پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئیسرا و میعراجدا دەفەرمێ گەیشتم بە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی سەلام لە ئومەتەکەت بکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم عەلەیکە سەلام سەلامی خوات لەسەر بێ ئەی خۆشەویستی خوا سەلام بۆ ئێمە دەنێرێ ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم خەلیل و خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی سەڵاو و ڕێزم بۆ ئومەتەکەت هەیە پێیان بڵێ ئەمە ئامۆژگاری منە بێگومان ئامۆژگاری خوایە هەلە خۆیان و قسە ناکەنەوەن سەلامی خوایان لەسەر بێ پێیان بڵێ ئەی ئومەتەکەی محەممەد صلی الله عليه وسلم بەهەشت خۆڵەکەی زۆر پاک و جوان و پاک و خاوێنە زۆر پاک و جوانە ئاوەکەی زۆر سازگارە ئاوێکی زۆر سازگاری هەیە خۆی گەورە بە نسیبمانیکە یا رب العالمین و پێشیان بڵێ بەهەشت تەخت و دەشتە هیچی لێ نەڕواوە چۆن دەشتێک ئەبینیت عەرزێکی تەختێکی هیچی لێ نەڕواوە فەرمووی بەهەشتیش ئاوایە عەرزەکەی بۆیە ئەو شتێک کە دەتانەوێت تۆویکەن بیچێنن لە دەشتایەکانی بەهەشتا ئەمەیە ئەمە بچێنە بیڕوێنە پێیان بڵێ ئەو دەشتانە هەمووی پڕکەنەوە ئەو سەحرایانە هەمووی چۆن دەڵێ وەک سەحرایەک چۆڵ بێ ئاوا بەڵام بەهەشتە خۆڵەکەی زۆر پاک و خاوێنە بەڵام ئەگەر ئەتانەوێ ئەو عەرزانە هەمووی ببێتە دار و دارستان و باخ ئەم چوار زیکرە بکەن سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر کاتێک کە تۆ ئەو زیکرانە دەکەی یەک بە یەک لە بەهەشتا دارەکانت بۆ نێژرێ لە هەمووی خۆشتر ئەوەی لە ڕۆژی قیامەتە پێت دەڵێن فڵان کەس ئەم هەموو باخەکە دەیبینی ئەو هەموو قەسر و ڤێلایە دەیبینی ئەو پاداشتی فڵان عیبادەت و فڵان عیبادەتی تۆیە چەنە دڵخۆش دەبی ئەو پاداشتی نوێژە جومعەکانتە ئەوەی تەراویحەکەتە ئەوەی نوێژەکانی ترتە ئەوەی ڕۆژوگرتنەکەتە ئەوەی زیکر و عیبادەتەکەتە ئەوەی خێر و سەدەقەی تۆیە ئەوەی قورئان خوێندنەکەتە دڵخۆش دەبیت الحەمدولله من توانی بە پشتیوانی خوا ئەم هەموو نیعمەتە دەستی خۆم بخۆم بە فەزڵی خوا بۆیە ئەوە وەسیەتی پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ بۆ ئێمە ئەم چوار زیکرە بەردەوام بڵێن سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر بۆ ئەوەی لە بەهەشتا دارستانەکان و باخەکانمان زۆر بێ بەخیل و ڕەزیل و داما و دۆڕا و ئەو کەسەیە ئەم زیکرانە نەکات بۆیە ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت چەندەها سەعات و ڕۆژ هەموویمان بەزایەدا چەنەها دارخورما و دارمان لەدەست خۆمان دەرکرد بەس بیرکەنەوە تەمەنی خۆمان هەر کەسەما بێت تەمەنی خۆمان ئەم زیکرە ئەوەندە خێرە بە هەموو زیکرێک وتە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر چوار زیکرە بە هەر یەکێک لەمانە دارێکت لە بەهەشتا بۆ نێژرێ کەواتە چوار دار 100 جار بیڵێ 400 دار لە بەهەشتا بۆ دەنێژرێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ دارەکانی بەهەشت هەمووی ساقەکەی قەدەکەی هەمووی ئاڵتونە واتە زانی وەک داری دنیایە هەمووی لە ئاڵتونە کەواتە تۆ دەتوانیت ڕۆژانە بە پشتیوانی خوا هەزارەها ملیۆنەها دار لە بەهەشتا بۆ خۆت بنێژی باخەکەی خۆت پێش ئەوەی بڕۆی بۆی باخەکە و مەزرعەکەت خۆشکەی